ئەڵێ چوونە ناو خەیمەی فەڕەنسیەکانەوە ڕۆژێکیان دایکێکی لێ بوو ئاگای لە مناڵەکەی بڕابوو، مناڵەکەیان دزی هێنایان لە ناو بازاڕی موسڵمانانە، ساغیان کردەوە مناڵەکەیان فرۆژ وەکو دیل. ئەلێ دایکەکە هاواری لێ ئێستاوتی مناڵە ساواکەم کوا چێ بردی؟ وتیان وەڵی پێ چێ بردی بێتیان بۆ ئەو بەری موسڵمانان بچۆ پیاوێکی ئیمانداری ساڵحی لێیە ناوی سەلاحەدینە داوای لێ بکە بڵێ مناڵەکەم. ئیبن شەداد دەفەرمێ ئافرەتەکە هات ئەگریا، وتی تۆ سەلاحەدینی؟ وتی بەڵێ. وتی مناڵەکەمیان بردووە. ئەڵێ سەلاحەدین فەرمی بڕۆن ئەو مناڵە لە هەر شوێنێکە بۆی بدۆزنەوە بۆی بێنن. لە گەرمی شەڕەها ئافرەتێکی خاچپەرست مناڵێکی ئێستاکەنە باوکی لەوانەیە زابط بێنە ناو جێشەکەیە. سەلاحەدین چوو لە بازاڕەکەیە مناڵەکەیان دۆزیەوە، کەسیان کرد فرۆشراوە، بە پارە کڕیانەوە هێنایان بۆ دایکەکە. ئەنجاڵە دایکەکە ئاوە باوشی پیا کرد و یەک دانە سعات شیری دایە. ئیبن شەداد دەفەرمێ هەموومان بەدیارم دایکەوە گریای. سیری دڵی موسڵمان چۆنە، عەتفی موسڵمان و بەزەی موسڵمان چۆنە. بەڵام ئەوان سوبحان الله جاڵە سەلاحەدین حیمایی لەگەڵان نات، حرەسی لەگەڵان نات تا گەیانیەوە خەیمی خاچپەرستەکان یەک مناڵی ساوە. ئەمانشن کە ئەمڕۆ باسی مافی مرۆڤ و باسی حەقی ئینسان و باسی بۆمانزانی هەر لە مێژووە وایە. ئەم ڕۆژ دەرکەو ئەمانە هەمووی درۆتە لەسەیە.